لێرە کە هەمومان وەستاوین لەژێر ئاڵای سەربەرزی کوردستان ڕۆژێکی مێژوویە لە تاریخی ملەتەکەمان کە ئەم ئاڵایە بۆ یەکەم جار بە شێوەیەکی فەرمی لە زمانی کۆماری موهاباد هەڵگرا و لەو ڕۆژە و تا ئەم ڕۆژە بە دەیان و بە سەدان قارەمانیەتی پێشمەرگەکانمان بینیوە کە هەمیشە خۆیان لە پێناو ئاڵا و زەوی کوردستان خۆیان وە شەهیددایە. حکوومەتە دوا لە دواگانی هەر چوار پارچەی کوردستان بەردەوام دژایەتی خۆیان بۆ خەونە پیرۆزەکەی کورد و ئاشکرا و ڕەسمی بڵاوی کردنەسەو، بەڵام ئەوەش بووە تەمایەی تەحەداکردنی خەڵکی بە شەرەفی کوردستان کە هەمیشە بە ڕوحێکی بەرز تەحەدای ئەم وەزعایان کردووە و هەمیشە قوربانی و خوێن خۆیان ڕشاننە لە پێناو ئەی ئاڵایە. شار خانەقین هەمیشە پێشەنگ بووە لە ناو شارەکانی کوردستان کە بەدەیان و بە سەدان ڕۆڵی خۆی بە شەهید داوە لە پێناو خەونە گەورەکەی کورد و پاراستنی ماڵ و ئەرزی هاوڵاتیان. آمادوانی برای وقفها ما وقومي كرزوان ناشكين لعننا يا فدايا يا فدايا يا فدايا يا فدايا يا فدايا يوم كيش خسرني دين بالاي